يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، یەکێک لەو شتانەی کە مرۆڤ هەمیشە عەوداڵیەتی و حەز بە زانینی دەکات بەدوێ دەگەڕێ و ئاواتی ئەوەیە بەرچاوی ڕوون بێ بریتیە لەوەی ئایا چارەنووسم چی دەبێت، ئایا داڕدواڕۆژی ژیانم چۆن دەبێت. مرۆڤ بە درێژایی مێژوو بۆ وەڵامدانەوەی ئەو حەزەی ناوناخی بۆ زانینی چارەنووسی ڕۆژەکانی ژیانی داهاتووی ڕێگەی هەڵەی گرتۆتە بەر، پەنای بردۆ بۆ ساحیرەکان، بۆ فاڵچیەکان، بۆ برج خوێنەوەکان، بۆ بورجەکانی ئەم سەردەما کە ئەوە هەمووی کوفر و شیرک و بێدینی و گومڕاییە و لە ئیماندار ناوەشێتەوە. ئیسلامی ئێمە هەمیشە وتومانە کاتێک کە تۆ حەزێکت هەیە لە ناخدا، کاتێک خولیایەکت هەیە بۆ شتێک، ئەم دەرگایانت لێدا دەخەو ئەڵێ پەنا بۆ ئەوانە نەبەی، خۆی دەرگا ڕاستەکەت بۆ دەکاتەوە، وەڵامی ناخت دەداتەوە. ئیسلام پێمان دەڵێ حەز دەکەی بزانی چارەنووست چۆنە، یەقینت هەبێ بەکردەوەی ئەمڕۆت شێوەی ڕۆژەکانی داهاتووت دیاری دەکەیت. ئەمڕۆ تۆ جەنابەت چێنەری بەیانی دروێنەکار، ئەمڕۆ ژیانت دادەچێنی، یەقینت هەبێت چیت ئەمڕۆدا چاندبێ بەیانی دروێنەی ئەوە دەکەیتەوە کە ئەمڕۆ داچاندووە. ئەمڕۆتە شێوەی ژیانی بەیانی دیاری دەکا و مەیدانەکەش دراوەتە دەستی تۆی ئیماندار، تۆی ئینسان. لە دادپەروەری خوای پەروەردگارە کە هەر لەم دنیادا نایگەیەنێتە قیامەت کە زۆربەی کات مرۆڤەکان دروێنەی کردەوەکانی خۆیان دەکەن. ئەگەر جاروبارێک بەڕێزت چاکەکار بووی و چاکەت کرد بەڵام دروێنەی کردەوەکانی خۆتن نەکرد، نیگەران مەبە، خوای پەروەردگار بۆی هەڵگرتووی بۆ قیامەت هەرگیز چاکەکانن نەفەوتاون. ئەگەر لەم دنیاش هەستت پێ نەکرد بەرهەمەکەت وەرنەگرتەوە، هیچ نیگەران مەبە، لای خوا پارێزراوە. و ئەگەر خراپەشت کرد و لەم دنیا دروێنە نەکرد و هەر باشت بۆچەوە سەر، خۆشحاڵ مەبە، دڵنیا مەبە، چونکە تۆ ڕۆژی 5 جار وەکو ئیماندار لە نوێژەکان تا 7 جار دەڵێی مالیکی یەومیددین. بەخوا ڕۆژێک هەیە کە پاداشت و سزای تێدایە، ئەبێ بە چاوی خۆت پاداشت و سزاکەی خۆت ببینی. یەقینت هەبێ ئیمانداری بەڕێز، هەر کاتێ زاڵمێکت بینی، ستەمکارێکت بینی، دڵنیا بە لەو ستەمکارتر و زاڵمتر هەیە. کوردوتەنی هەموو زاڵمێک زەواڵێکی بۆ دەبێ. هەر کەسێکت بینی کەسێکی توند و تیژ و نالەبار و خراپەکار بوو، یەخەی پێگرتی تا دەسەڵاتت هەیە خۆتی لێلادا، خۆتی لێلادا و یەخەی مەگرەوە و خۆتی بەرەو ڕوو مەکەوە. یەقینت هەبێ بۆ ئەم شەڕەنگێز و نالەبار و خراپەکارە لەویش خراپتر هەیە، ڕۆژێ تووشی کەسی خۆی دەبێ. ئەو کەسەی جەرگی خەڵک ببڕێ، یەقینی هەبێ ڕۆژێ جەرگی خۆی دەبڕێ. کوڕی خەڵک بکوژی، خۆت ئامادەکە و لافیتەکان بنووسە ڕۆژێ کوڕەکانت دەکوژرێن. ئەو ڕۆژەی چەکت خستە بەر پشتێنەکەت و یان لە ماڵەوە داد نا پەنا بەخوانێتت هەبوو فیشەک بەرەو ڕووی خەڵک بتەقێنی، سنگت ئامادەکە گولەت بەرەو ڕوو دەتەقێندرێتەوە. ئەوە چارەنووسی خۆتە، خۆت دەفتەرەکەت بەدەستەوەیە و تۆماری دەکەی بۆ ژیانی دنیا و قیامەتی خۆت. وەڵڵاهی نانی خەڵک ببڕی، ڕۆژێ تووشی سوالکردن دەبی ئەگەر ئەمڕۆ چەند دەوڵەمەند بی. ئێمە بە بچینە خزمەت قورئان. تکاتان لێ دەکەم ئیماندارانی بەڕێز، لە دوای مانگی ڕەمەزانەوە لە قورئاندا مەبڕێن. ئەگەر تەنانەت ڕۆژی 10 ئایەتی قورئانی پەربەرەکەت و بەخششیش بێ، بەس 10 ئایەت بێ، بەس بیخوێنە. قورئانەکە پێوە مەدەن لە ماڵەوە
تا ڕەمەزانی داهاتوو نەیکەیتەوە. بەردەوام با لە خزمەت قورئان دابین، وانەی ژیانمان بە واقعی فێر دەکا. لە خزمەت سوورەتی یوسف ئاەتی 88 دا دەبین خوای پەروەردگار باسی ئەوەمان بۆ دەکا. دەب برای بەهێز ئەوەندە بەخوایان دەنازی ونحن عصبة ئێمە کۆمەڵێکی بەهێزین، خاوەن کار و کەسابەتین، مەڕ و ماڵاتێکی یەکجار زۆرمان هەیە، دەغڵ و دانێکی فراوان، سفرەی ڕازاوە و تێر، کەس نییە پشتمان لە زەویدا، بەڵام ناخێکی پیس بەکاریان هێنا بۆ سڕینەوە و لابردنی یوسفی برایان. کاتێک کەوا یوسفی برایان دوو تاوانیان بەرامبەر کرد، نان بڕاویان کرد، ناز بڕاویان کرد، لە نان و سفرەی باوکی بێبەشیان کرد. ئاخر بەڕێزانم هیچ نانێک نییە لە سفرەی ماڵی باوکت بێ منەتتر بێ. وەڵڵاهی تاقی بکەوە لە ماڵی مامت بی، لە ماڵی براکەت بی، لە ماڵی خاڵۆت بی، لە ماڵی پورت بی، لە ماڵی هاوڕێکانت بی، هیچ نانێک نییە ئەگەر تێگەیشتوو بی بەقەدە نانی سفرەکەی باوکت بێ منەت بێ. یعقوب پێغەمبەری خوایە، ئەو دەست و دڵەواڵایە، ئەو سفرە ڕازاوەیە، ئەو یوسفەی لە تەنیش خۆی دادەنا چونکە بچووکتر بوو لەوانی تر، تازە منداڵ بوو، ژیر و عاقڵ، نان بڕاویان کرد و لەسەر سفرەی باوکی هەڵیان کەند، تووشی خزمەتکاری ماڵانیان کرد، ناز بڕاویان کرد لە باوێشی دایک و باوکی دەریان هێنا. بەخوا هیچ شوێنێک نییە نازی منداڵ بکێشێ بە ئەندازی دە باوەشی دایک و باوکی. هەرچی شوێنی دنیایە، چی دادەی دنیایە، کوڕە ئاگاتان لە خێزانەکانتان بێ، نەچی خۆت بخەڵەتێنی بەیانی بڵێ ژنێکی تر دێنمەوە منداڵەکانم وەکو دایکیان بەخێو دەکا، پارەم هەیە و ئافرەت دەگرم لەسەر سەریان دەگرێ. هیچ ئامێزێک نییە لە دنیادا نازی منداڵ بکێشێ وەکو ئامێزی باوکو دایک. بەڵێ ناز بڕاویان کرد، لە باوەشی باوشی دەریان هێنا، ئەمەیان نووسی بۆ خۆیان، چارە نووسی خۆیان دیاری کرد. بەڵام پەروەردگار پێمان دەڵێ دوای چەند ساڵ هەمان شت بەسەر خۆیان داهاتەوە. ئاەتی 88 سوورەتی یوسف پێمان دەڵێ بە زەلیلی چوونە بەردەمی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، وتیان یا ئەیوهە العەزیز، زۆر بە بێدەسەڵاتی دەپاڕانەوە، ئەی خاوەن شکۆ، ئەی پایەدار، ئەی دەسەڵاتداری بەهێزی دنیا، ئەی وەزیری دارایی، ئەی پاشای وڵات، العەزیز. ئەها ڕۆژی پێشووتریان زەمانی پێشووتر چەند خۆیان بە باڵا دەست دەزانی، یوسفیش بە منداڵێکی بێدەسەڵات، ئێستا ئەو هاتووەتە شوێنی پاشایان، ئەو العەزیزە بەدەمی خۆیان دەبێ هاوارکەن. یا ئەیوهە العەزیز مەسەنا وەئەهلەنا الضڕ، بەڕاستی حتا ئێرەمان هاتووە لە نەخۆشی و ناخۆشی و گرانی و بێدەرەتانیدا. مەسەنا تەواو پەرێشانین، ئەی پاشای وڵات، ئەی عەزیزی میسر، بەڕاستی گرانیەک لە ناوماندایە، نانمان نەماوە، سەیری جەستەمان کە پووکاوەتەوە، هەر ئێسقانەکانمان ماوە، ئەنجا نەک خۆمان وەئەهلەنا، مەسەنا وەئەهلەنا، منداڵەکانیشمان خێزانەکانیشمان. لێرەدا بەڕێزان ڕێک دەق قاودەق کاتی خۆی ئەوان ساڵانی پێشووتر ئازاری جەستە و دەروون و یوسف پێغەمبەریان دەدا. ئازاری جەستەیاندا کاتێک کە لە ماڵ بردیانە دەرەوە بە ناوی سەیران و ئاهەنگەوە، چەندیان لێدا و چەندیان عەزیەتدا، چەندیان سوکایەتی پێکرد و دەروونیان ئازاردا، هەممان شتیان توش بۆتەوە. وردی قورئان هەموو جار پێتان دەڵێم وشەکانی قورئان دەبێت زۆر لەسەریان بوەستین. نەیفەرموو مەسەنا ئێتر کافی بوو، بەڕاستی گرانی و نەبوونی و نەخۆشی و بێدەرەتانی و ماڵوێرانی تەنگی پێ هەڵچنیوین، ئەمەندە کافی بوو. یعنی من واتە منداڵەکانیشم دەگرێتەوە. ئەی بۆ وەئەهلەنا دووبارە بۆوە، ئاخر دیقەتت داوە بۆ وەئەهلەنا دووبارە بۆوە، ئێمە و ماڵ و منداڵمان پێمان دەڵێ خۆمان وەکو جەستەی خۆمان بەڕاستی برسین، بەڕاستی نەخۆشین، بەڕاستی هەژار و لێقەوماوین. وەئەهلەنا بە تەماشاکردنی خێزان و منداڵە هەژارەکانیشمان جەرگمانژان دەکا. ئێستا جاری وایە جەنابەت خۆت برسیبی زۆر زۆر مرتاحتری کاتێک کە دەبینی منداڵەکانت لە خوا بەزیاد بێ لە ماڵە تێرن. چەندە خۆت لە دەرێ پیاوێکی بەڕێزی ماندووی ئەڵێیش لە خوا بەزیاد بێ مادام ژن و مناڵەکەم ئیسراحەتن لە ماڵەوە جێگەیان گەرم و خۆش و فێنک و تەواوە من ئیسراحەتم. بەڵام کاتێک کە خۆت برسی و سەیرەکەی مناڵەکە لە برسان بگریە، ئەوەکو جەستەی خۆت ئازار دەکێشێ، ناخیشت دەسووتێنێ.
والله بەدەمی خۆیان اعترافیان کرد هەم جەستەمان وێرانە هەم ناخمان وێرانە چونکە کاتی خۆی هەمان شتیان بەسەر یوسف هێنا هەم جەستەیان ئازاردا هەم ناخیان وێران کرد و بریندار کرد. وجئنا ببضاعة مزجاة وتیان پارەیەکمان پێیە بەڕاستی کەمە بەڕاستی ڕووی بازاڕی نییە. ئاخر بەڕێزان 10 نەفەر بچن لە ساڵێکی گرانیدا بۆ ئەوەی کەوا باراش بێنن ئارد بێنن گەنم بێنن واتە یەکی 2 فەردە گەنمیان دەوێت 20 فەردە گەنم لە ساڵی گرانیدا داوا لە کەسێک بکەی پارەکەشت چی بێ بە دەمی خۆت بڵێ ببضاعة مزجاة والله چەند دینارێکی کەمە یعنی تۆ چەند تاک هەزاریەکت پێ بێ نەگاتە 10,000 تاک هەزاری بتەوێ 20 فەردە گەنمی دەنەقەڵەوی سوور بکڕی و باریکەی بیهێنێەوە بۆ ماڵ و منداڵت هەمووشی تاک هەزاریەکانت تاک هەزاری بن نەگەنە 10,000 نرخی بازاڕی نییە هەر لە ڕوود نایە بچی داوا بکەیت بەدەمی خۆیان هاواریان کردوتیان والله ئەوەی پێمانە ڕووی بازاڕی نییە ئەوەندە کەمە ژمێردراوە ئەوەندە بێ نرخە بەعامەلەی پێ ناکرێ بەخوا کیلۆیە گەنمی پێ ناکرێت نەک 20 فەردە گەنم. ئەزانن ئەمە بەرهەمی چ بوو ئەمە کاتی خۆشی چیان بە یوسف کرد. قورئان دەفەرمێ وەشەڕەوه بثەمەن بەخس دەڕاهیمە معدودە یوسفیان فرەدایە چاڵاوەکەوە بێویژدانان کە هەڵیان گرتەوە فرۆشتیان بە پارەیەکی کەم نرخ کە ڕووی بازاڕی نەبوو دانە دینارێکی کەم معدودە هەموو دەژمێردران یعنی ئەو یوسفە مرد و قارەمانە کەوتە دەستی باندێکی بێویژدانەوە چونکە پارەیان پێ نەدابوو هەر هەڕازیان کرد لە کۆڵمان بێتەوە شتێک پارەمان دەستکەوێت پارەیەک کە نرخی بازاڕی نەبوو ڕووی بازاڕی نەبوو پارەیەکی ژمێردرا و کەم چاولێ چەند ساڵ لەوە پێشچیان بە یوسف کرد گیرفانیان هەمان شتی لێ هاتەوە بەخوا پارەکەمان ڕووی بازاڕی نییە تاک دینار دەژمێرین ئەوەندە کەمە هەمان شت دەبێ چارەنووسی خۆ دیاری دەکاتەوە. فأوفي لنا الكيل چۆن دەپاڕانەوە کاتی خۆی کە یوسف لیان دەپاڕایەوە تو خوا وام لەگەڵا مەکەن تو خوا ڕەحمەم پێ بکەن ڕێک دوای ئەو هەموو ساڵە دەپاڕێنەوە فأوفي لنا الكيل تو خوا بە تاوانی ئێمە مەکە کە پارەکانمان کەمە بەخوام پارەی عیبە نیشانت دەین بەس تو خوا تۆ ڕەحممان پێ بکە بارەکانمان بدەیە ماڵ و مناڵمان بە هیلاک چوو خۆمان لە برسان مردین. سبحان الله دێتەوە ڕێگایان چۆن دەپاڕانەوە یوسف دەپاڕایەوە ئاوا دەبێت لەبەری بپاڕێنەوە. وتصدق علينا یەک لەسەر وشەکانی قورئان بوەستن تو خوا خێرمان پێ بکە دەستیان ئاوا لێکرد بوو جاکە قورئانتان خوێندەوە وێنەکانی بێنە بەرچاوتان دەبرای پاڵەوانی دوێنێ ئەمڕۆ چەند بە زەلیلی یوسف لەسەر کورسی پاشایەتی دانیشتو ئاوا دەستیان لێکرد وتصدق علينا تو خوا عەزیزی میسر خێرمان پێ بکە خێر هەر شایانی خێر پێکردنین سوال دەکەین ئیتر لەوە داماوەتە نییە لە دنیادا وتصدق علينا تو خوا خێرێکمان پێ بکە شتێک بخە دەستمانەوە بێن نوامان مەکە تخوا ناومێدمان مەکە. سبحان الله هەر ئەو دەستانەی دوێنێ کە ئاوا پاڵیان بە یوسفی برایانەوە دەنابی خەنە چاڵەکەوە هەر ئەو دەستانە ئەمڕۆ دەبێت بە زەلیلی لەبەر هەمان کەس بپاڕێنەوە پێت دەڵێن نەچی بەو دەستانت پاڵ بە خەڵکەوە نێو بیخەیتە چاڵەوە. ئەمڕۆ چاڵ هەڵکەندن زۆر بۆ ئەنواعەکانی خۆتان دەزانن والله هەر کەسێک بەم دەستانت بخەیتە چاڵەوە دڵنیا بە ڕۆژە دەبێت بە زەلیلی لەبەری پاڕیتەوە. ئەو دەستانەی خەڵک پاڵ پێوە دێنن بۆ چاڵ ڕۆژە بە زەلیلی لەبەر هەمان کەسا دەپاڕێنەوە. سبحان الله إن الله يجزي المتصدقين ویستیان عەتفی بجوڵێنن بە سیما دیار بوو کەسێکی خواناسە وتیان پاشا دەسەڵاتدار والله دڵنیا بە بەڕاستی خوا پاداشتی ئەو کەسانە دەداتەوە کە بەدەم لێ قەوماوانەوە دەچن تو خوا لێ قەوماوین هاوکاریەکمان بکە. سبحان الله چیان چاندبوو هەمان زەلیلیان بەسەرا هاتەوە چیان بە یوسف کرد بوو هەمان شتیان وەرگرتەوە. بۆیە ئاەتی 88 سوڕەتی یوسفتان کە خوێندەوە ئەوەی باسم کرد یەک دەرسی گەورەی لێ وەرگرە بۆ ژیان هەر کەسێک خەڵک بێنان و بێناسکە یەقینی هەبێ نان بڕاویکەی نان بڕاو دەبی خەڵک بێناسکەی خۆت و ماڵ و منداڵت بێناس دەبێت بۆیە ئاگاداری خۆت بە هەر خراپەیەک بەرامبەر بە خەڵک بکەی خوای گەورە دەهێنێتەوە ڕێگات. دووەمیان هەر لە بەسەراتی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە ئەمە قورئان ئاماژەی پێ نەکردو مفەسسیرین زۆربەیان باسییان کردو و واقعە امرأة العزیز خێزانی عەزیزی میسر کە مەشهورە بە زولەیخا یوسفی بە بوختان بەبێ تاوان خستە زیندانەوە بێبەشی کرد لە بینینی تیشکی خۆری زێڕین بێبەشی کرد لە دیمەنە جوانەکانی بەهار و گوڵ و گوڵزار بێبەشی کرد لە سفرەی ڕازاوە و خوان بێبەشی کرد لە بینینی کۆشک و تەلارە ڕازاوەکان کە چەند ساڵێک گوتیا دەژیا و حەوا بۆەوە
هەمووی بێ بەش کرد بە یەک بوختان سجنی کرد. دواتر زولەیخا خۆی چی لێ هات؟ نابینا بوو. خۆشی خوا چاوی لێ وەرگرتەوە. چۆن یوسفی مەحروم کرد لە تیشکی خۆر، تیشکی خۆری نەبینی. چۆن یوسفی مەحروم کرد لەوەی کەوا بە چاوەکانی دیمەنی بەهار ببینێ، ئەویش نەیبینی. جا بەڕێزان دیقەتی وردی قورئان بدەن. ئێمە دوو شتمان هەیە. ئایا هەر کەسێک ڕۆژێ نەخۆش کەوت نابینا بوو عیقابی خوایە؟ ئایا هەر کەسێک ڕۆژێک ڕزقی سوار بوو، سفرەی کەم بوو، ماڵ و منداڵی لەدەستدا، ئایا ئەمە دیارە وەکو براکانی یوسف کارێکی ناڕەوای کردووە، وەکو زولەیخا کەسێکی خستۆتە سجنەوە؟ نانە، ئاگادار بە. ئەوانەی نابینان، ئەوانەی خواکردن، خوای گەورە وەکو تاقیکردنەوە بە نابینایی بەسەری کردوونەوە، وەڵڵی خوا دڵێکی ئەوەندە ڕووناکی داونێ. ئەوەی تۆ چێژی لێ نابینی بە چاوەکانت، ئەو بەگوێیەکانی چێژی لێ دەبینێ، چونکە غەدری لە کەس نەکردووە. بەڵام ئەو کەسانەی کە خەڵک دەخەنە زیندانەوە بە بوختان، ئاگال لە خۆت بێ، کەس بە زمان و راپۆرتی تۆ نەچێتە زیندانە ڕەش و تاریکەکانەوە، وەڵڵی خوا لەم دنیا چاور لێ دەستێنێتەوە. یان دڵت نابینا دەکا، هەموو گوڵ و گوڵزاری ئەو دنیا ببینی، ئەو دڵت نایبیستێ، ئەو چاوت نایخوێنێتەوە، هەر دنیا بە ڕەش و سپی دەبینی. زۆر موسیبەتە. والله تۆ لە دەرەوە ئازادی، ئەو کەسەی بە بوختانی تۆ چۆتە سجنەوە، خوا لە ناخی خۆیان بەندت دەکا. بەخوا لە دیوی شیشەکانەوە زیندان بی باشترە، نەک لە ناو دڵی خۆتا زیندان بی. هەیە دەڵێ ئەم سەرزەویەم لێ بچوو بووەتەوە، یعنی لەم سەرزەوێدا نازام ڕوو لەکوێکەم. ئاگاداری خۆت بە. خەڵک بێبەش کەی لە ڕووناکی و ئازادی سەرزەوی، خوا بە کوێری دڵ یان بە کوێری چاو یان بە گرتوخانەی ناو دەروونت پاداشتت دەداتەوە. بەڵام عەرزم کردن ئاگاداری قورئان بین. ئایا کەسێک بتبینی نەخۆشە، کەسێکت بینی گرفتار و هەژارە، ئایا خوای گەورە لە عوقوبەی کەسێک ئاوای لێ کردووە؟ نەوەڵڵا. بەرنە بەڵگەمان چیە؟ بەڵگەمان دیسان قورئانی پیرۆزە. خوای پەروەردگار باسی یەکێک لە پێغەمبەرانمان بۆ دەکا، ئەویش ئەیوب پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ. وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين. سيري كان وشي مس بز لبراكان يوسفو لي أيوب پیغمبر هاتو ريك دقا كان وكو يكن أني مسني الضر وأنت أرحم الراحمين. مسنا وأهلنا الضر بلام لبدا أهلنا يتدانيا. راست أيوب هم من داوكاني لدز داوا سورة الأنبياء آيات 86 ماشاكن هم من داوەکانی لەدەست داوە، هەم ماڵ و سەرۆتەکەی لەدەست داوە، هەم جەستە ساغەکەشی لەدەست داوە. بەڵام ئەم غەدری لە کەس نەکردووە، بۆیە خوا زەلیلی بەردەستی کەسی ناکە. براکانی یوسف چونکە بە غەدری براک یوسفەکە وایان لێ هاتبوو، خوا زەلیلی بەردەستی ئەوی کردن. بەڵام ئەیوب تاقیکردنەوەی خوا بوو، ستەمی لە کەس نەکرد بوو، خوا خۆشی ویست ماوەیەک تاقی کردەوە. ربي أني مسني الضر ربي خوايا من كز نابارمو بس دتو دبارمو وأنت أرحم الراحمين بس تو تقولي سندي فرقة أيوب نشو لدرجة كز بلا رحمن بيبكا خوايا خود رحمن بيبكي بويا أو كسانة كبيني تحقيق راونا وما دام استمعن لكز نكدو ناس نقابي كز بس لا الله دبارنو خوش بدميانا ودي بلام أوي بهوي استمي خلق ونام براو وناس براو دبي أو استمي كدو أبي إلا بشتو برقابي أو أين أخوالي خوش نابي بەڵێ ئەم قورئانە هەموو بابەتەکانمان بە جوانی بۆ ڕوون دەکاتەوە. بەسەراتێک هەیە وەزیری کوڕی زەیات هەبووە، پیاوێک بووە زیندانەوانی پاشای دەسەڵاتی ئەو سەردەمەی خۆی بووە، مەسئولی هەموو سجن بووە. خۆی وتوێتی لە هەموو عمرمان ڕەحمم بە کەس نەکردووە، زەڕە ڕەحم و بەزەی لە دڵمان نەبووە. کاتێک کە پێیان دەوت یعنی قەت بەزەیت بە کەسانە هاتۆتەوە، دەیگوت خور في الطبع الرحمة خور في الطبع كاك بزيد لدلابين شاني وبياوني بياوي بياوانا بزينية بعمري خون بزين بهيج كسي كان هاتو توا كأشكن زي زندانيكم داوة تا هاواري كردوية من شيرجم ديبينيوا نقد صوزم بوين جولاوا شيرجم لهاواري زندانيان وتكردوا كعذابم داون بويا كسي كلاواز نبا من بياو مردم بزي لبياوان ناوشيتوا سبحان الله دار الزمان بلام ثم دار الزمان بخوا الزمان قورا وتقلبت الأدوار حكمة كان هات نوتشون ودخل السجن حكمته باشايد الصلاة وخد رخا أم كابرايا وزيري كري زيات شويني سجن بو جيرا أواني عالم عزيز دابو كاتي خوي قرتيان أوانيك هات نصد الصلاة زول لي بداخبون بريزان قرتيان
ئەوەی بە بێشکی شەیتانی شانایە بە مێشکی دوژمنەکانی ئاوا هات چونکە خۆی نووسی بوویەوە ژوورێکیان بۆ دروست کردبوو لە تەختەی ئەستور ژوورێکی تەنگ و بچووک هەموو ئەو تەختانە بە بزماردا کوترابوون هەموو لە دەرەوە بزماری تێڕۆکرا بوو ئەگە بیویستایە پشت بداتەوە بزمار بە پشتیا دەچوو جلەکانیشیان لێ کردبەوە ئەگە بیویستایە بەرەو پێشەوە بڕوات نێوچاوان و سنگی بە بزماردا دەکوترا ئەگە دەویست دانی شێوی ساحەتێک بکات بزمار بە سمتیا دەچوو بۆیە هاواری دەکرد و یەک بەخۆی هاواری دەکرد ئیرحەمونی تو خوار ڕەحمم پێ بکەن تو خوار ڕەحمم پێ بکەن بم بەنە زیندانەوە بەس لەم بزمارە ڕزگارم کەن هەر بتوانم بەس دانیشم بەس بتوانم ڕاکشێم ئەوانی زیندانەوان بوون هەمان قسەی خۆیان پێداوتەوە دەیانگوت ڕەحم و بەزەیی لە پیاو ناوەشێتەوە ئێمە خۆمان بە پیاو دەزانین چاولێ دوێنێ چی بە خەڵک دەوت ڕێک هەمان قسەی پێدەوترایەوە خوای گەورە شتێکی خستبۆ مێشکی ئاوە خراپەکارانی تریشەوە چونکە ئەوانش هەر زاڵم بوون ئەبوایە بەو شێوەیە نامرۆڤانە سزایان نەدایە بەڵام چونکە کردەوەکانی پێشووی ئەوەندە پیس بوو هیچ بەزەیەکیان لە دڵانە بوو سزایەکیان دەدا هیچ زیندانیەک تا ئێستا سزای وا نەدراوە کە هەمووی لەناو بزمارە بێ نەتوانێت دانیشە پشت بداتەوە بەرەو پێشەوە بڕوە بەڵێ خۆشەویستانم پرسیارێک لە مێشکی تۆدا دروست دەبێت باشە ئەی بۆچی هەندێک لە زاڵم و ستەمکاران هەر لەم دنیادا دروێنەی کردەوەکانی خۆیان ناکەن ئەوە هۆکارەکەی ئەوەیە ئەو کەسەش کە مەزلومە و ستەم لێکراوە ئەوە لە فەقیریانە مەزلومە بەخوا دەسەڵاتی هەبێت لەوەی تر زاڵمترە یان خۆی زاڵمەکەی دروست کردووە خوا بەسەر ئەوە مسەلەتی کردووە خۆی دەسەڵاتە زاڵمەکەی دروست کردووە خوا بەو دەیچەوسێنێتەوە یان خوای گەورە عەلیم و خەبیرە ئێستا کە ئەم مەزلومە پیاوی چاکە و ساڵحە ئەوە هیچی دەسەڵات نییە یەک زەڕە دەسەڵاتی بکەوێتە دەست زۆر خراپتر دەبێت لەو زاڵمەی کە ئەو ستەمی لێ کردووە بۆیە تەماشای قورئانکەن بگە سوڕەتی یوسف ئاەتی 92 کاتێک ئەم برایانە بەم زەلیلە دەکەونە بەردەستی براکەیان ناڵە فرسەتە بەخوا ئەبێ خۆتان و ماڵ و مناڵتان ئەم جارەکانە لە برسانە بکوژم بەخوا ئەبێ واتان زیندانی کەم تۆڵەی هەموو ساڵەکانی خۆم و باوکم و دایکتان لێ بکەمەوە تۆڵەی بنیامینی برامتان لێ بکەمەوە کە لە دوای من چ سزایەکی برانە بێتاوانەکەی منیشتان دەدا بەڵام نە ئەم یوسفە پاکە نابێ وەکو ئەو پیسانە بێ بۆیە دەفەرمێت لا تەثریبە عەلەیکم اليوم یەغفر الله لەکم خەمتان نەبێ ئەمڕۆ هیچ سزایەک نادرێن من یوسفەکەی براتانم خوا منەتی دەستەدانام و ئەم پلە و پای پێبەخشیم و ڕزگاری کردم بە ئێوەشی شاد کردمەوە بە باوک و دایکیمشمی شاد کردمەوە ئەمڕۆ خەمتان نەبێ بڕۆن گردنتان ئازا بێ یا ڕەبی خوا لێتان خۆش بێ سبحان الله لەو گەورەیە بۆیە ئێمە زۆر جار کە خوای گەورە حەقمان لە دنیادا بۆ ناکاتەوە ئەو کەسەی غەدری لێ کردوین کەوێتە بەردەستمان ئێمە زۆر لەو زاڵمانە بیر دەکەینەوە دنیاش نابێ بەرامبەر بە دڕک بێ چونکە دنیا دەبێتە دڕکستان ئەبێ هەمیشە ئەوانەی بەرامبەر دڕک بوون تۆ گوڵێکی بۆن خۆشیان پێشکەشکەی بۆ ئەوەی لە جیاتی دڕکە پیسەکان کۆمەڵێک گوڵ و گوڵزار لەم سەر زەوێدا بنیاد بنین خوا ئەم دنیای بە گوڵستانێکی بەهاری جوان خەڵق کردووە بەڕاستی ئەم بابەتە خۆشەویستان زۆر زەرورە زیاتر قسەی لەگەڵ سەر بکەین چی پشێنی ئەوە دەدووریتەوە دڵنیابە لاپەڕەکانی داهاتووی ژیانت ئەگەر حەز دەکەی بزانی چارە نووست چۆن دەبێ سەیری ئێستای خۆت کە بزانت چیت لە لاپەڕەی دەفتەری ئەعمالتان نووسیوە لەگەڵمانە بن لە وتارەکانی داهاتوودا ئینشاء الله زیاتر لەسەر ئەم مەسەلەیە قسە دەکەین یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت شارەزامان کەی پەروەردگارە لێت دەپاڕێمەوە بە ڕەحمەت و میهرەبانی خۆت یا ڕەبی خوا لەستەم بمان پارێزی خوایە زاڵم نەبین یا ڕەبی خوا ئەگەرچی ئێمە گونەهبار و تاوانباریش بین یا ڕەبی خوا نەمان خەیتە دەستی ئینسانی زاڵمەوە خوا نەمان بیتە بەر دەستی ئینسانی زاڵم و بێڕەحەم یا ڕەبی خوای پەروەردگار ئەو کەسانی کەوا زیندانین و بە بوختان و ناحەق گیراون یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە ئازادیان کەی خوای ئەوانەی خراپەکار و نالەبەرن هیدایەت بخێ دڵیانەوە و خوای هیدایەتیان بدەی بۆ باشە بۆ چاکە بۆ برایەتی بۆ ئیسلاح و ئیسلام خوازی یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە ئەوانەی دەستکورت و هەژار و نەدارن خوا دەرگای ڕزق و ڕۆزی حەڵاڵیان لێ بکەیتەوە دەرگای ڕزق و ڕۆزی حەڵاڵ لە هەموو لایەکمان بکەیتەوە یا شافی یا الله ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری خوا شیفای هەموو نەخۆشیەکانمان بۆ بنێری ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع
ذلكم خير لكم إن كنتم تعلمون